سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پرچێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە ئالوودەبوون دەکەین. پرسیار ئاراستەی میوانەکانم دەکەم و دەپرسم ئالوودەبوون چییە و چەند جۆری هەیە؟ ڕۆڵی خێزان لە ئالوودەبوونی تاکەکاندا چییە؟ ئاینی پیرۆزی ئیسلام چۆن سەیری ئەم بابەتە دەکات؟ ئایا ئالوودەبوون چارەسەری هەیە؟ ڕێگا چارەکانی چییە؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. لە ڕاستی ئالوودەبوون بابەتێکی گرنگی ڕۆژە و هەموو دنیا سەرقاڵی ئەم بابەتەیە لە ئێستاە. کاتێک ئالوودەبوون دروستە بێت کە سێ حاڵەتمان هەبێ، واتە ڕاهاتن لەسەر بەکارهێنانی ئەو شتە هەر شتێک بێت، لە کاتی وازهێنان کۆمەڵە نیشانەی جەستەیی و دەرونی دروست ببێ و بۆ ماوەیەکی دیاریکرا و بەکارهێنانی ئەو مادەیە بۆ ئەوەی ئەو تەسیرەی کە جاران هەیە بووە هەمان کاتە دەربکەوێت. ئەم سێ عنسوڕ، ئەم سێ خاڵە سەرەکیە هەر شتێکە هەبێت، واتە ئەو کەسە ئەو مرۆڤە ئالوودەبوو بەو بابەتە بەو شتە. ئالوودەبوون بە شێوە گشتەکەی با بڵێن زۆر شتەگرێتەوە، ینی تەنانەت تەمەشاکردنی بەرنامەکانی تەلەڤیزیۆن و بەکارهێنانی ئەمێرە ئەلەکترۆنیەکان و دواتر تەنانەت بابەتی سێکس ئالوودەبوونی هەیە و هەنێک مۆزوعی تری وەکو ئەوەی کە زۆر لە ناو خەڵکا شایعە بەکارهێنانی ئەو ماددانە، ماددەکان وەکو چی؟ وەکو دەرمان، وەکو تلیاک، وەکو حەشیش، وەکو کۆمەڵێک دەرمان کە بۆ نەخۆشی بەکارهێنرێ، بەڵام خەڵک بە شێوە نایاساییەکەی بەکارهێنن، واتە کاتێک دەرمانی دۆزراوەتوانێت بۆ ئازار شکاندن لە دوای عملیات بەکارهێنرێ، بەڵام خەڵک بە شێوە نازانستیەکەی بەکاری بێنێ، ئەوەش ئالوودەبوون دروستەکە. تەنانەت هەنێ مادەی کیمیایی هەیە کە ڕەنگە خەڵک پێی سیر بێ، ئەمە وەکو سیکۆتین و بنزین و چەند پێکهێنەرێکی کیمیایی لە پاکەرەوەکانە بەکارێت. گروپێک هەن لە گەنجان ئالوودەی ئەم مادانەژە بن تەنانەت کە بە زۆری لە ناو خەڵکە بێسەرپەرشتەکانە زۆرە، لە ناو ئەو گەنجانەی کە قەرەجیان پێڵن، ئەوان چونکە زۆر بە ئاسانی دەسەکە مادەی لە هەموو دوکانێک کاتوانێت بچێت سیکۆتینێک بکڕێ، کۆمەڵە پێکهاتی کیمیایی تەیە کە ئالوودەبوون دروستەکە، بۆن یەکەن کە تەبعاً زۆر مەترسیدارترین جۆریشە، زۆر خەتەرە لەسەر مێشکی مرۆڤ. ئەم شێوازانە بە شێوەیەکی گشتی بەکارهێنانی ئەم مادانە هەمووی ئەچێتە خانەی ئالوودەبوونەوەیە. واتە مەرج نییە تەنانەت جگەرە کێشان و خواردنەوەی مەی کحول ئەمانە هەمووی ئالوودەبوون دروست دەکەن. یعنی ڕەنگە خەڵک بەلایەوە سیر بێت کە سەختترین جۆری ئالوودەبوون بۆ چارەسەرکردن نیکۆتینەوە، واتە ئالوودەبوون بە جگەرە و جۆرەکانیشی تەبعاً جگەرە خۆی جۆری زۆرە، هەموو پێکهێنەرە سەرەکیەکانی کەتیایەتی ئالوودەبوونێکی قورس دروست دەکات. خۆی ئالوودەبوون کەلیمەیەکی کوردیە، لە بگەڕێنەوە بەستە زوبانی عەرەبی پێی دەوترێت معتادیش ئەگەر بیکەینەوە بە کوردی لە دووبارەبوونەوە دێت، یعنی ئەم کەسە ئالوودە ئەبێت، ئەم شتە ئەکا جارێتیش ئەیکاتەوە، پێوی ئالوودە ئەبێت، دووبارە ئەبێت و دووبارە ئەبێتەوە، بۆیە پێی دەوترێت ئالوودەبوون و پێی دەوترێت معتاد. جا معتاد لە ئیسلام چۆن لێ ئەڕوانێت، ئالوودەبوون چۆن ئیسلام لە ئالوودەبوون ئەڕوانێت؟ ئەمە شتێکە ئێمە توانین بیکەین بە دوو بەشەوە، ناتوانین بەعام بە گشتی بڵین ئالوودەبوون شتێکی چاکە و ئالوودەبوون شتێکی خراپە. بۆ چونکە ئێمە لە ئیسلامە وەکو لە ڕوانگەی ئیسلامەوە باسی ئالوودەبوون ئەەکەین. ئالوودەبوون دوو بەشە، بەشێکیان پێی ئەوترێ خراپ، ئالوودەبوونێکی خراپ، بەشێکیشان پێی ئەوترێ ئالوودەبوونێکی باش، کەواتە لە ڕووی ئیسلامەوە ئەوانەی ئەو ئالوودەبوونانەی کە خراپن ئێمە ئەگەر قسەی لەسەر بکەین، جاری وایە ئینسان مرۆڤە ئالوودەبووە بە شتێکەوە کە خوی پێوە ئەگرێ، وەکو چی؟ ئەم کابرا دایمە تەلاق لەسەر زوبانێتی بۆ نمونە، ئێمە چونکە لە ڕووی ئیسلامە باسیەکەین. زۆر شتی تر هەن کە لە دوایە باسییانەکەین کە ئالوودەبوون لە ڕووی ئیسلام و خراپەکان دەبێت ئینسانی موسڵمان هەوڵ بدا بە دوای چارەسەرا بگەڕێ. بەشی دووهەمیان پێی دەوتێ ئالوودەبوونی باش، ئالوودەبوونێکی چاکە، ئەمە لە ئیسلامە ئەگەر بکرێت مرۆڤ بەعام بتوانێت ئەم ئالوودەبوونە بۆ خۆی فەراهەم بهێنێ شتێکی چاکە، وەکو ئالوودەبوون و دووبارەبوونەی خۆشەویستی پێغەمبەری خوا و یان خۆشەویستی خوا لە ناو دڵی خۆی، ئەمە ئالوودەبوونە. یعنی کەسێک ئەتوانێت ئالوودەبوونی خوا لە ناو دڵی خۆیان دووبارە بکاتەوە، هەموو جارە تازەی بکاتەوە، جارێکی تر هی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. یعنی ئەم ئەوانە نمونەمان زۆرە کە گەنجان هەبوون ئالوودەی خۆشەویستی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم، بەجێ ئەوەی کە ئالوودەی شتێکی تر ببێتن. هاوڵی وا هەبوو وەکو ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت، ئالوودەی خۆشەویستی پێغەمبەری خوا بووە صلی الله علیه وسلم کاتێک کە هیجرەت ئەکا لە شاری مەکە بۆ شاری مەدینە، ئەم هاوڵە کە ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت ئەوەندە ئالوودەی خۆشەویستی پێغەمبەری خوا ئەبێ صلی الله علیه وسلم
کە ئەڕوا جارێک لە پێشی پێغەمبەری خواوە ئەڕوا ساسم جارێکیان لە دواوێ ئەڕوا جارێک لای تەنیشتی ڕاستی جارێک لای چەپی پرسیاری لێکا دەڵێ ئەبوو بەکە تۆ بۆ واکەی دەڵێ وەڵی خۆشەویستیەکەت ئەوەندە بۆم زۆرە کە بیری لێ ئەەکەمەوە ئەوەندە ئالوودەبوونی خۆشەویستی چۆتە ناو دڵی منەوە کە ئەچمە پێشەوە ئەترسم لە دواوە تیرت لێ بدەن مشتێکەکان لای ڕاستەوە ئەچم ئەترسم لای چەپەوە تیری لێ بدەن بۆیە ئەوەندە ئالوودەی تۆ بووم حەز ئەەکەم دایمە لەگەڵ تا بووم ئەمانە هەمویان پێی دەوتری ئالوودەبوونی چاک ئالوودەبوون بە مزگەوتەوە عنی گەنجان ئەگەر ئێستا بێن ئالوودە ببن بە مزگەوتەوە چونکە یەکێک لەو چینانەی کە دڵیان پەیوەستە بە مزگەوتەوە کە لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەر و سیایی خوای گەورە حەشر ئەکرێن گەنجێکە کە پیاوێکە دڵی بە مزگەوتەوە بەسرا بێت. مەسلەی ئالوودەبوون یەکێک لەو بابەتانەی کە ئێستا گیرروگاز و قسە و باز زۆر هەڵەگرێت لە جیهانە هەر شتێک کە زۆر ڕۆژانە دووبارە بوویەوە وەکو پێچێک لە پێداویستەکانی ژیان سیرکرا و مامەڵی لەگەڵاکرا بە جۆرێک لە ئالوودەبوو یاخود خوپیەوەگرتنە ژمارەکرێت ڕەنگە لە بەرەبەیانی مێژووە زۆرێک لەو بابەتانی کە تیۆرەکانی کۆمەڵاسی قسەی لەسەر کردوون تەنها بابەتی ئالوودەبوونیان لە کۆمەڵێک بابەتە کورت کرد بێتەوە وەکو مەسایلەکانی مادەی هۆشبەر وەکو مەسایلەکانی خواردنەوە ئەلکۆهۆلیەکان وەکو مەسایلی خۆگرتن تەنانەت بە تاوان بە زۆرێک لەو بابەتانە بەڵام لە دنیای ئەمڕۆیە مەسایلی خوپیەوەگرتن یاخود ئالوودەبوون فۆرم و شێواز و تەفسیر و ڕاوەکانیشی گۆڕاون ئەشێ مرۆڤ خوو بگرێ بە بابەتی تەکنەلۆژیەوە و بابەتی تاوانیەوە کردەی خوو پێوەگرتن بە مادەی هۆشبەرەوە چەند کردەیەکی ڕێکخراو بێ بە هەمان شێوە لە بابەتە تاوانەکانی ژەروایە مرۆڤ کە ئالوودەی شتێک بووە ئولفەتی بە شتێکەوە گرت بە بەردەوامی تر لەسەری ڕایێت ڕۆژانە تۆ چۆن لە کاتێکی دیاریکراوە برسیتە بێت لە کاتێکی دیاریکراوە بە هەمان شێوە لەسەرێکێک لەو بابەتانی کە پێوی ئالوودەبووی بۆ خۆی لە نائاگایی و لاشعوری تۆیە زەنگێک لێ ئەدرێ بە بەردەوامی داوای ئەو کارە ئاکات. ئالوودەبوون زیاتر ڕەنگە تەفسیر ڕافەکە یەکەم جار لە تیۆری تاوانناسی یاخود ئەو با سلوکە کۆمەڵایەتیانی کە تاوانی لێکەوتوێتەوە وەکو مادی هۆشبەر وەکو مادە ئەلکۆهۆلیەکان وەکو تاوانەکان بەڵام لە ئێستا ڕەنگە تەفسیر ڕافی زۆرتر هەڵبگرێ ڕەنگە خەڵکی ئێمە ئولفەت یاخود ئالوودەبێ بە شوێنەوە ئالوودەبێ بە کاتەوە ئالوودەبێ بە خێزانەوە ئالوودەبێ بە منداڵەوە ئالوودەبێ بە خۆشەویستی کەسێکەوە بە ئایدۆلۆژیایەکەوە بە پارتیەکەوە بە ڕێبازێکی ئاینیەوە لەبەرەوەمان هەمویان بۆ خۆیان بە تەفسیری نوێی کۆمەڵاسی بە شێوەیەک لە شێوەکانە چنە بابی ئالوودەبوون و ئولفەتگرتنەوە. هۆکاری ئالوودەبوون سەرەتا بۆ ئەوە ئەگەڕێتەوە بوونی کاتێکی زۆر لەبەردەستی ئەم گەنجەیە کاتێکی زۆر لەبەردەستی ئەم گەنجەیە نەزانێت چی لە کاتەکانی بکە پێوەست بە خۆیەوە پێوەست بە کەس و کارەکەیەوە تر هەر ماڵەوەی با بڵێن خێزانەکەیەتی هاوڕێکانیەتی یاخود کۆمەڵگاکە و دەوروبەرەکەیەتی چۆن لەی زمینەی بۆ فراهەمەکە زمینە فراهەمکردنەکە چۆنە بەداخەوێ مە شتێکمانەیە لەناو کوردەواری خۆمانە با بڵین بە حکمی وێشتەکان بە تازە ئەگەنە لامان زاراوەکانی ماف و ئەم جۆرە شتانە تازە پێمانەگەن کە تازە ئەم شتانمان پێگا نازانین چۆن بەکاریان بهێنین بۆ نمونە کاتێککە گەنجێک خو ئەداتە شتێک دەست ئەبا بۆ شتێک ئەوێ بەکاری بهێنێ بۆ نمونەتر ئامریکی ئەلکترۆنی بێ بۆ نمونە یاریەک بێ یاخود مۆبایلەکەی بێ یاخود ئایپاد بێ یاخود هێڵی ئەنتەرنێت بێ دواتە بۆ شتە خراپەکانی شۆک و جگەرە و نێرگەل و ئەم جۆرە شتانە بەداخەوەکە کەسێک بەم گەنجە بڵێ ئەو بۆواکی ئەوە چییە ئەوترێ لە وەڵامە بۆ کەسێک بەتەمای ئامۆژگاریەکەی بکە پێڵێ مافی خۆیەتی ئەم گەنجە ئەم شتە بەکار بهێنێ گەنجان لە وڵاتان ئەویان لە بەردەسایە ئەویان لە بەردەسای ئەویان لە بەردەسایە بۆ ئەبێ گەنجەکانی ئەمەش ئەم مافیان نەبێ ئەمە بەکار بهێنن جا خۆی ئەم پەروەردە سەقەتە کەوای کردووە بەهۆی زۆری بەکارێنانی وشەی ماف گەنج وای لێ هاتووە وازانێ بەس مافی هەیە جاری واشەیە مافەکان چۆنڵی ئەوە نە مافی وەرگرتووە ئەوە بە حسابی خۆی مافی هەیە مافی هەیە داوای مافەکان ئەنتەلاکە بە مافەکانی لەو ئەنتەلایەش تووشی ئالوودەبوونیەکە ئالوودەبوونەکەی وەکو دیارە ئەمڕۆ ئەبینین یعنی گەنجێکە سەلامی لێکی جواب نایەتەوە تۆ لە خوێندنگایەکە بۆ خوێندکارە گەیشتوتە ئاسی ئامادەی لە قۆناغی 12 ئامادەیایە نمرەکانی زۆر نزمن هەوڵ نادا کۆشش ناکە بۆهۆی چیەوە ئیدمان بووە ئالوودە بووە بە ئەنتەرنێت ئالوودە بووە بە فەیسبوک ئالوودە بووە بە سیرکردنی یاری یاخود ئەبینی ئەمڕۆ بەداخەوە تەبعاً دیاردەیەکی زۆر خەتەرتر ئالوودەبوون بە جگەرە کێشان و زائیدە نێرگەلە کێشانەوە کە ئەمە هۆکارەکەی ئەوەیە ئاماژەم پێ سەرەتا گەنجەکە خۆی دەسی بەتاڵە کەس و کار و دەوروبەرەکەی وەکو مافێک بۆی ئەڕوانن کە ئەو شتە بکە سێهەمیش
ئەو سانسۆر بڵین دەسەڵات کاتە حکوومەت و پێوەست بە بواری ژیانی گەنجەوە بۆ نمونە کۆنتترۆلی نییە سانسۆری دانەناوە کە چی هەبێ لە بەردەسی گەنج و چی نەبێت چی بۆ گەنج باشە هەبێت چی نەبێ سیرێکی ئەمڕۆ هەرزانترین شت جگەرەیە هەرزانترین شت نێرگەلەیە بۆ نمونە هەرزانترین شت بۆ نمونە وحدەی مۆبایلە وحدەی ئەنتەرنێتە کە ئەمڕۆ گەنجەکانی ئێمەی هەموو سەرقال کردووە بۆ وای لێ کردووە کاریشی کردووە سەر مێشکی بۆ نمونە ئێمە بیرمان نەچێت گەنجێک ئەوەنە سەیری ئەنتەرنێت سەیری فەیسبوک سەیری مۆبایلەکەی یاری ئەکا ئەمە هەموو خانەکانی مێشکی لەناوە با بەڕاستی بۆ فێربوون زۆر مەترسیدارە بیرم دێ کاتێکە ئێمە خوێندکار بووین باسی ئەوم کرد جارێکان کە من زۆر کێلی قەبرەکان ئەخوێنمەوە کێلی قەبری قەبرستانەکان ئەخوێنمەوە تاوان هاتمەوە بۆ ماڵەوە ئامۆژگاریان کردم جارێک تشتیوانێکی چکەوە بێت هۆی لە بیرچوونەوە تازە زانیومە لە کتێبێکا خوێنمەوە کە زانایانی کۆن کە چوونەتە دەرەوە ئامۆژگاری کراون نەچن کێلی قەبرستانەکان بخوێنەوە هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوە نەبادا ئەم نووسینەی کە لەسەر ئەم کێلە نووسراوە لە مێشکی تۆیان جێبگرێ نێڵە زانستێکی تر فێربی دەی باشە ئەمڕۆ چی لەم هەموو تەکنۆلۆژیا و ڕسم و ڤیددیۆ و گۆرانی و شتە ئەەکەی ئەم هەموو نووسینانە ئەەکەی ئەم هەموو چاتە ئەەکەی کەوای کردووە لە گەنجەکانمان ئالوودە ئەبن و لە ئەبین ئەوش ئاسی خوێنەکەیانە ئاسی خوێنەواریەکەیانە ئەبەو شێوەیە ئەگەر بین باسی ئەو بە شەش بکەین کە ئالوودە خراپەکان چۆن ئیسلام لێ ئەڕوانی ئەمانە دەتوانین ئێمە لە ڕووی ئیسلام و چارەسەری بۆ بدۆزینەوە چونکە هەر کەسێک کە تووشی ئالوودەیەکی خراپ ئەبێت چارەسەری بۆ بدۆزرێتەوە لە ڕوویەکی باشەوە بۆ چونکە ئالوودەبوونی خراپ نەخۆشی نەفسیە ئێمە ئەگەر نمونەیەک بێنینەوە لە سەردەمی پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەنجێک دێت حەزی لێیەتی کە بچێت زینا بکە یعنی ئەوێ ئالوودەی چی بێت ئالوودەی زینا بێت کە زینا شتێکی ئالوودەبوونێکی خراپە بربڵاوە ئەم گەنجە دێتە خزمەتی پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەڵێت دەمەوێت زینا بکەم هەندێک لە هاوڵەکان دەیانەوێت لەم گەنجە بدەن بۆ ئەمە پرسیارێکە کردوێتی لە خزمەتی پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیارێکی باش نییە بەڵام رسول الله صلی الله علیه وسلم دەزانێت چۆن چارەسەری نەخۆشیەکان ئەکات چونکە ئالوودەبوون بە زیناوە نەخۆشیێکی خراپە ئیسلام چۆن لێ ئەڕوانێت مامۆستاکەمان کە پیاغەمبەری خوایە صلی الله علیه وسلم پێی دەفەرمێت ڕاوەستن بە هاوڵەکان دەڵێت ئەو گەنجە بانکات دەڵێت دایکت هەیە دەڵێ بەڵێ دەڵێ خوشکت هەیە دەڵێ بەڵێ پرسیاری لێکات دەڵێ پێت خۆشە تۆ بچیت خەڵک بێن لەگەڵ دایک و خوشکی تووە ئەم کارە خراپە بکەن ئەم زینا بکەن دەڵێ نەخێر ئەی پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەڵێ دەی خەڵکیش پێی خۆش نییە کە تۆ بچی لەگەڵ خوشک و دایکیانە ئیشی خراپ بکەی بە تایبەتی کە مەبەستم پێی ئالوودەبوونی زینایە کە ئەمە کارێکی خراپە ئیسلام چۆن لێ ئەڕوانێت نەخۆشیە دەبێ بیت بە قسەی ڕقنا بە قسەی خۆش لە بانخوازەکان مامۆسایانی ئاینی لە هەموو ڕوویەک و ئەم ئیشە خراپانە کە ئالوودەبوونی خراپە بە شێوەی تەندروست چارەسەر بکرێ بۆیە ئیسلام لەگەڵ ئالوودەبوونی خراپە چارەسەری پێ هەیە هیچ کاتێک نەبووە شتێکی خراپ هاتی بێت چارەسەری بۆ دان نەدرابێت بۆ نمونە لە پێش ئیسلامە پێشەوەی پیاغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم ئەو قەومەت عادەتیان وا بوو ئالوودەیان هەبوو بۆی کە جەژنیانە بەس جەژنەکان شتێکی خراپ بووە ئیشی خراپەیان تیا کردووە و خۆبادان و بڵێن ئیتر هەندێک لە گۆرانی و تێکەڵبوون ئەمانەیان کردووە پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک هاوتی من ئەم جەژنەم بۆ گۆڕین بە دوو جەژن زۆر لەمە باشتر کەواتە ئالوودەبوونی خراپ ناتوانیت تۆ لە ڕوانگەی ئیسلامەوە خێران مەمنوعی بکەی منعی بکەی ئەبێ چارەسەر پێ بێ بۆ ئەو گەنجانەی کە تووشی ئالوودەی خراپ بوون و نمونەی تریشمان زۆرە قورئانی خۆی بۆمان باسەکە کاتێک کە عارق ئالوودەبوونێکی خراپ بووە بەڵام خوای گەورە لە قورئانە بە تەدریجی حرامی کرد بۆ ئەوەی مسلمانەکان مرۆڤەکان بتوانن تەرکی بکەن ئەو ئالوودەبوونە خراپ بەڵێ زانستی نوێ ئێستا لێکۆڵینەوە تازەکان چەند بابەتێکی تازەشیان لەسەر ئالوودەبوون داناوە تەنانەت وێنەگرتن ئەوەی کە لەناو خەڵکا بە سێڵفی ناسراوە بە شێوازێکی زۆر لە ڕۆژە ژمارەیەکی ناپێویست لە سێڵفیگرتن و بڵاوکردنەوەی ئەوەش دەچێتە خانووی ئالوودەبوونەوە بەکارهێنانی ئامێری کۆمپیوتەر و دانیشتن لەسەری جا لەو کەسانی کە بۆ کار و با بڵێن پیشەیەکی تایبەت ئیشەکەی ئەوەیە کە ئەوانەی کە لەسەر بابەتی پۆرنۆگرافی وێنە سێکسیەکان و گرتە سێکسیەکان ئەوانەش ئالوودەبوون دروستەکە بەڵێ خەڵک هەیە ئالوودەیە بەوە ناتوانێت واز بێنی وانوو چۆن کەسێک ئالوودە بێت لەسەر حەشیش و تلیاک پێویستی بە دەرمان و چارەسەر و
با بڵێن بەرنامەیەکی تایبەت هەیە بۆ عیلاج بە هەمان شێوە ئەویش پێویستی بە بەکارهێنانی بەرنمەیەک و چارەسەری پێویستە. مادەی ئۆپیۆید لە هەمووی قورسترە، نیکۆتین وەکو پێم وتی جگەرەیەکێکە لە سەختەکان بۆ چارەسەرکردن. هەنێکیان ئاخر جۆری هەیە، بۆ هەنێکی لە وازهێنانە ئاسانە. ئێستا ماریوانە کە بە مادەی هۆشبەر حسابەکرێ، بەڵام ئێستا لە ئەمریکا لە هەنێ ویلایەت لایەن بردو لە مادە هۆشبەرەکانە. نیشانە جەستەییەکانی پاشوازهێنانی نییە، واتە کەسێک کە ئالوودا بێت لەسەر ماریوانە. دوایی نیشانە جەستەییەکانی زۆر ئاسانە بۆ وازهێنان، بەڵام مادەیەکی وەکو ئۆپیۆم کە هەنە دەرمانی ترامادۆڵ و ئەمانش ئەچێتە ئەو خانەیەوە. نیشانەکانی وازهێنانی زۆر سەختە، یعنی 48 ساعت بۆ 72 ساعتی یەکەم زۆر زەحمەتە، زۆر سەختە، ئاسان نییە بۆ کەسێکە کە واز بێنێ. بەڵام کە دوایی ئەم قۆناغی تێپەڕان قۆناغەکانی تری ئاسانترە، ینی ئەگۆڕێ مادەیەک ڕەنگە لەبەرەوەی کە وازهێنانەکەی نیشانەی جەستەیی زۆر زۆرە زەحمەتە بۆ کەسێکە واز بێن. مادەی وامان هەیە یەک جار بەکاری بێنی، دوم جار زۆر حەزیلەکەی، واتە ئالوودەبوونەکەی ینی ڕاهاتن لەسەرەکەی زۆر ئاسانە. مادەی واژەیە چەند جارێکیش بەکاری هێنی هێشتا ئەو کەسە نەگەیشتۆتە حاڵەتی ئالوودەبوون. قۆناغەکانی ئەگۆڕێ. کحول یەکێکە لەو مادانە بۆ نمونە، یەکێکە لەو مادانی کە بە مادەی هۆشبەر حسابە، واتە چۆن حەشیش و تلیاک حسابی بۆکرێ، کحولیش وا حسابی بۆکرێت لە دنیاە. کەسی بەکارهێنەر یەکەم جار لە بۆنە کۆمەڵاتیەکانە دەست پێەکە، وردە وردە زیایەکە، تاوای لێ لە هەفتەیەکە 2 جار 3 جار تاوای لێ هەموو شەوێکە بێبخوا، تاوای لێ لە ڕۆژێکە جار و دوان و سیان و 4 و 5 ئەبێ بەکاری بێنێ، ئینجا ئەو کەسە ئەتوانێت ژیانێکی ئاسایی بەسەر بەرێ. یعنی هەمان جۆر ئالوودەبوونە، کەواتە کاتی با بڵێن توشبوونەکەی زۆر درێژخایەنە. ئامانە گۆڕانکاری لەم پێکهێنەرانەیە، لەم تایبەتمەندێتیانەیە مادەیەک بۆ مادەیەکی کە ئەگۆڕێتە تۆ پێ بڵێ کامیان زۆر زەحمەتە بۆ وازهێنانکەم، ئەو خاڵانە جیاوازیەکان دروستەکە. و بێگومان کەسێکیش کە چەند جارێک ئالوودە بووە وازی هێناوە، چەند جارێک ئەمانش دیسان جیاوازە لەوەی کە ئاسان نییە زەحمەتە بۆیان بۆ وازهێنان. ژینگە کۆمەڵایەتی یەکێکە لەو شتانەی کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ئالوودەبوون، چونکە زۆر جار وەکوتم ئەگەر ئێمە تەسنیف یاخود پۆلێمەندی ئەو بابەتانە بکەین کە مرۆڤ شتیای ئالوودە بێت، یەکێک لەو بابەتانە ژینگەی کۆمەڵایەتیە. ژینگەی کۆمەڵایەتەکە لە خێزان دەست پێەکە هەتاو کە کاتم ماسە کۆمەڵایەتەکان لە ئاین، لە پەروەردە، لە خێزان، لە زانکۆ، لە قوتابخانەکان، لە کۆمەلگا، ئەمانە بۆ خۆیان ئەشێ دۆخێک بخڵقێنن مرۆڤ ئالوودەی هەریەک لەو کردوانە بە کە باسمان کرد. ئەشێ لە هەندێک کۆمەلگا کۆی کۆمەلگای خۆزۆرنی کۆمەلگا ئالوودەی مادی هۆشبەر بن، لەبەرەوەی کۆمەلگا و ژینگە کۆمەڵایەتەکە ڕێگە پێدراوە یاسانی کە کاری تیاکرێ و بەرکارن، هەمویان بە شێوەیەک لە شێوەکان چاوپۆشی دەکەنەوە دۆخێکیان خۆڵقانووە کە مرۆڤ زووتر لە هەر ژینگەیەکی تر بتوانێت ئالوودە بێت. جاو ئالوودەبوونەی تر مادی هۆشبەرەوە کوتم خواردنەوە کحولیەکانە ئالوودەبوونە بە هەر کام لەو بابەتە نوێیانەی دنیای مۆدێرن کە بریتە لە ئینتەرنێت و لە ئامێرەکانی پەیوەندیکردن لە بابەتەکانی سوشیال میدیا، کەمانە زانستی نوێی دەروناسی کۆمەڵاسی ئێستا بە جۆرێک لە ئالوودەبوون ئەژماریەکەن. خۆی ئالوودەبوون بە نزیکەی بە هەموو شتێکەوە خراپە، چونکە کۆی سرنج و بار و سەلیقەی ئینسانێک لە شتێکە کورد دەکاتەوە، کە کوردکردنەوەش ئەوە نییە کە کەسێک اختصاص یاخود پسپۆرت لە کارێکی باشە وەربگرێت، بەڵکو هەموو کۆی بار و سەرنجێتە سەر یەکێک لەو بابەتانەی کە ئەشێ مرۆڤ بەرەو دنیای تاوان بەرێت. ئالوودەبوون بۆ نمونە یەکێک لە گرفتانی کلیەکێتەوە مەسایلەکانی تەندروستیە، کاریگەریە لەسەر جەستی ئینسان، لەسەر بیر و هۆشی ئینسان، لەسەر چاوی ئینسان، لەسەر زاکیرەی ئینسان، وای لەکات لە واقعی مجتەمع دای ئەبڕێ، وای لەکات کە لەباری ئاسایی خەڵک و سلوکی ڕۆژانەوە دای ئەبڕێت و خاتە دنیایکی جیاوازترەوە. ئەمەوای لەکە لەگەڵ تەواوی ئەو ژینگە کۆمەڵایەتی و خێزانیە نەتوانێت بگونجێ، نەتوانێت کۆوان مامەڵەکە لەلایەن کۆمەلگا و یاساکانەوە قبول ناکرێت، لەبەرەوە دەبینی ئەمانە شوێنیان نابێتەوە. ئەمانە هەر کام لەو جۆرانی کە ئیگری ئالوودەبوون بۆ خۆی ڕەنگە تەنانەت بەشتە زۆر زۆر باشەکانەوە ئالوودەبوونی زۆر زۆر کارێکی خراپێت. تێکەڵاوکردنی ماف ئەوەن ئەوترێ ماف بە تایبەتی لەم ساڵانی پێش قەیرانە ئەگەر ئاگامان لێبێ، دایک و باو بۆ نمونە هەموو وەسیلەیەکیان لە بەردەمی گەنجەکەیانە فراهمە کرد بە حکومەی گەنجە و با مافی هەبێ و با چاوکراوە بێت و با لە ئەنتەرنێت بزانێ، با لە کۆمپیوتەر بزانێ، با فێری زمان بێ، با ممارەسەی ئەو شتانە بکات کە گەنجێک ئیکا لە وڵاتان. خێزانەکان ئەمڕۆ لە خراپەیان بینی بەڕاستی. جاری واشێ بۆ نمونە خێزانێکیش ئەگەر بیەوێ بەم شێوەیە مناڵەکەی پەروەردەنەکە، گەنجەکەی پەروەردەنەکە، بیگیت تا ئاگاتە ئاستی گەنجی،
گەنجەکە بە نەتیجە ئەچێتە دەرەوە، ئەچێتە خوێندنگە، ئەچێتە دەرەوە بۆنمون، ئەچێتە پەیمانگە، ئەچێتە زانکۆ، ئەچێتە یاریگا یاری ئەکە ئەمڕۆ بەداخەوە کە ئەبینی کافێکان و گازینەکان زۆر زۆر ئەچێتە ناو ئەوانەوە ئەگەر لە ماڵی شۆم شتانی بۆ فراهم نەکرێت لە دەرەوە تووشەوێ. جا خێزانەکان با بڵین بەشێکی زۆریان هاوکار بوون بۆ ئەوەی کە گەنجەکان ئالوودە بەم شتانەوە بە ناوی مافۆ. ملێتی ناشارمەوە لە خوێندنگەیەک تەڵعاً کاتێک کە دایکی خوێندکارێک هات بەخۆم مامۆسان بە حکومی پیشەکەی خۆم دایکی بڵین خوێندکارێک هات پرسیارمان لێ کرد یعنی خوێندکارەکەی تۆ ئێمە هەستێکی مێشکی باشە بەڵام ناخوێنێ هۆکارەکەی چییە؟ یعنی ئەگەر ئەو کوڕە بەردەوام بێ لە خوێندن و سعی چاو بکات و بەچاکی هەوڵ و کۆشەکەی خۆی بکە لەوانەیە نمرێکی باش بهێنێ بێ بە یەکێک لە خوێندکارە چاکەکان لەسەر ئاسی شارەکەی خۆی. وەڵامی خانەوادە بەڕێزەکەی ئەمە بوو بێ ئەمەوتی لە هیچی کەم نییە، ژووری خۆی هەیە، تەلەڤیزیۆن و سەتەلایتی تایە، خەتی ئینتەرنێتمان بۆ ڕاکێشاوتمان جا هێشتا کوڕەکەی تۆشە بەمەوە ماوەتەوە. یعنی تۆ بێنی خێزانێک بەداخۆی هەنی چۆن لای ئێمە ناوی ئەنی چی ئەمە نای بنین ڕۆشن بیری و بمانێ و ماڵ بە گەنجەکانمان بین بەم شێوەیە بەبێ چاودێریکردن گەنجێک بکەیتە ژوور ئەم هەمووی لە بەردەسادانی ماڵیاوا بێ هێشتاگەر هەفتاش بێنە زۆرە لە سەد لە خوێندنگاکی یاخود لەو پۆلە لە نمرەکانی ئەوە نەبهێنێ. کەواتە هۆکارەکەی بەشی یەکەم با بڵین بەداخەوە پەیوەندی بە خێزانەکانەوە هەبوو ئەو داهاتە زۆری کە هەبوو لە بەردەسا ئەو کاتە با بڵین مەبەستمان لە پێش قەیرانەکانە بەخراپ بەکارهێنرا زۆر ئەدرا بەدەم گەنجەکانەوە زۆر شتیان بۆ ئەکرا هەتا لەم دوایە شاوەی لێ هاتبوو کەشتێکی تر ئەمەیان زۆر خەتەرتر بەبێت چاودێری گەنجەکان کوڕەکانیان ئەنات بۆ دەرەوەی وڵات بۆ ئێران بۆ ئەستەمبول لەوێ بۆ نمونە لە ئۆتێلە گەورەکانە لە کەنار دەریاکانە لەوێدا ئەنران ئەم گەنجانە هەستێکی یەتەوە ئێرە ئیتر بیارە ناخوا ئالوودە ئەبێ بە کۆمەڵە شتی ترەوە لەوێ ئەوەی بینی و یەتەوە بۆ ئێرە هەر هیچ نییە. وای لێکا کە عنی بەشێکیش ئەمڕۆ با بڵین دیاردەی کۆچیش زۆر بووە بەشێکیشی بۆ ئەگەڕنەوە کە گەنجێک لێ ئەو وڵاتە ئەبینێ بەو شێوەیە چی داوە لە کوردستانەکەی خۆی. هەروەها پەیوەست بە و قسێشتەوە و پرسیارەتەوە کە فەرموود و ڕۆڵی سنتەرەکانی گەنجان تەمان ئەمەوەکو عەرە بەڵێ سنتەرەکانی گەنجان ڕێکخراوەکانی لاوان سیلاحی ذو حەدەینە با بڵین ئەتوانی بە چاکیش ئەم سنتەرانە بەکاربێن بۆ خزمەتی گەنجان ئەشتوانرێت بە خراپ بەکاربێن. لێتی ناشارمەوە سنتەرمان هەیە ئامانجێکی زۆر گەورەی هەیە ئەوێ بۆ نمونە گەنجەکانی وڵاتەکەی دامەزران مەبەستمەوە نییە ئیشی دەستکەوە و کەسابەتی هەبێ و مۆزەفێ لە گەنجێکی دامەزراوە بێ ڕێک و پێک بێ بۆ نمونە خاوەنی مەبدە و خاوەنی بیر و ڕاو خاوەنی فکری خۆی بێ دەسیدای هەر ئیشێک بۆ نمونەتیایە سەرکەوتوو بێ بە قسەی هەموو کەسێ نەخەڵەتێ دەکەوێتە ژێر کاریگەری ئیعلامەوە بۆ نمونە ئەوێ بۆ نمونە گەنجێک دروستکە بەم شێوەیە بێ گەنجێک بێ پێویست بێ بە نیشتیمانەکەی خۆی و لەسەر نیشتیمانەکەی خۆی بمێنێتەوە وەکو فەڵەستینەکان ئەیانوت بە زینوێتی بەسەریەوە بێ و بە مردوێتیش لە ژێریا بێ. ڕێکخراومان هەیە بۆ نمونە ڕێکخراوی گەنجان ئەوێ گەنجێکی وا دروستکە بۆ وڵاتەکەی خۆی ڕێکخراومان هەیە ئەوێ گەنجێکی وا دروستکە بۆ وڵاتەکەی لێشتان معلومی جەنابیشتانە و هەموو بینەرانیش ئاگاداری ئەوە بنەوانەیە ڕێکخراویش هەیە کار لەوانەیە بە جۆرێ لە جۆرەکان کار لەسەرەوە کە ئیتر ئەم گەنجە تووشی سەرکردن سڕبوون ببێ سبێ بۆ نمونە ئەنواع شتی بۆ فەراهەمەکە هاوکاری ئەکا بۆ نمونە شتی ئەخاتە بەردەست بۆ بەرەو ئالوودەبوون کە ئەمە زۆر خەتەرە. هۆکاری توشبوون زۆر زۆرە بەڕاستی لە هەموو دنیای کۆمەڵێک خاڵی سەرەکی ئاماژەی پێکراوە یعنی بۆ هەموو وڵاتەکان ئەمانە خاڵە سەرەکیەکانن ڕەنگە هەنێ تایبەتمەندیش لە کۆمەلگەیەک بۆ کۆمەلگەیەکی تر بگۆڕێ. لەو خاڵانی کە زۆر مهمە جارێک گروپی گەنجان تووشی ئەم حاڵەتە گروپی گەنجان لە کاتێکە هەنێکی با بڵێن ئەو هۆکاری کە وای لێکە پەنابەرێتە بەرمادەیەکی هۆشبەر و ئالوودە بێ پێی یاخود مۆزوعێکی وەکو باسمان کرد مەژنی هەرماد دەبێ بە دوای خۆشی گەڕانە بە دوای تام و چێژگەڕان تام و چێژ و خۆشی ئەم کەسە بە دوای شتێکە ئەگەڕێ کە پلێژەری باتێتە خۆشی پێ ببەخشێ دەسەکە بە بەکارهێنانی ئەم مادەیە خود ئەم بابەتەی کە چێژی پێبەخشێ. خاڵی دووەمیان چاولێکەری و پیر گروپی پێوەتەوەتە لەناو هەمان پێڕ لە تەمەن هەمان دەستە نزیکن لە یەکەوانێ بۆ نمونە گروپی گەنجان گروپیەک لە قۆناغی ئامادەی بەیەکەوە لە زانکۆ بەیەکەوەن لە کوڕان و لە کوچان چاو لە یەکەکەن ینی ڕاهاتن لەسەروی کە کەسێک مادێکی بەکارهێناوە دواتر پێڵێ من ئەم جگەریم کێشاوە زۆر چێژ بەخش بوو تۆش ئەمە بەکاربێنە چاو لە یەکەکەن لە ناوێکار ڕایان دیسان. خاڵێکی تر هۆکارێکی تر ڕاگەاندنە ڕاگەاندن کاتێک ڕاگەاندن بە هەموو جۆرەکانی تەبعاً بینرا و بیسرا و تۆڕی کۆمەڵایەتی و لە کاتێکا کە کەسێک بە پاڵەوان پیشانەیە ئەم کەسە بە تایبەتی فیلمەکانی هۆلیوود ئەم کەسە لەژێر کاریگەری مادە هۆشبەرەکانە زۆر ئازایە زۆر
جوان دەرەکەوێت زۆر کارکتەرێکی بەهێزی هەیە ئەمە واکە طبعاً کارکتەرێکی گەورە بێ کەسایەتێکی بەهێزی هەبێ ئەوانەی گەنجان کە تەمەشایەکەن چاولەماکە طبعاً ئەمەی بەلاوە گرنگە بێ ئەو کاتە تەمەناکە ئەویش کەسێتێکی وایە بێتە ڕاگەاندن ڕۆڵێکی سەرەکی لە هەموو کۆمەلگاکان ئەمە WHO ئاماژەی پێکردووە کە یاخود لە کاتی دیعایەکردن بۆ بابەتەکانە بۆ کوحول بۆ مەی یاخود لە فیلمەکانە بەکارهێنانی یاخود جگەرە یاخود هەر مادە هۆشبەرەکان خۆی زۆر بە شێوازێکی جوان ئەیڕازێنەوەی بەکارهێنانی دایما ئەم کەسانە کەسانی دەوڵەمەند و پارەدار و ئەوانن بێگومان لایەنە ئابوووریەکەی کە بەکارهێنانەکەی حاڵەتێکە و تجارەت پێکردنەکەی حاڵەتێکی ترابێ خەڵک لەمە تێبگە دوو حاڵەتی زۆر جیاوازە ئایا بۆ دەوڵەمەند بوون بۆ مەسەلەی بازرگانی کاسپیەکەیەکە هەنێک کەسی تریش هەیە بەکارهێنانەکەی وەکو ئاماژەمان پێکرد تووشە بێ هەنێک حاڵەت هەیە وەکو نەخۆشی تووشە بێواتە کەسەکە کاتێکە بێ بە ئالوودەبوو خۆی هەڵی نەبژاردووە کەسێکی نەخۆشە یان کەسێکە خەوی نییە دەرمانێکیان بۆ نووسیوە بۆ ماوەیەکی دیاریکراو بۆی خەوی باش بێ یان لە دوای ئەوەی کە نەشتەرگەریەکی ئەنجام ماوە ئازارێکی زۆری هەیە دکتۆرەکەی 10 دەنەگیان 15 دەنگ حەبی ئازار شکێنی بۆ نووسیوە ئەم کەسێک نییە هەوڵی ئالوودەبوونیە بێ بەڵام لەبەر شکاندنی ئەم ئازارە لەبەر دەستکەوتنی خەوێکی باش چووە حەبەکەی دووبارە کردوێتەوە سێبارەی کردوێتەوە چواربارەی کردوێتەوە بۆ بە کەسێکی ئالوودەبوو مۆزوعێکی زۆر گرنگە بەڵێ بێگومان یەکێکە لە کێشە سەرەکیەکانی دنیا ئێستا سنتەر و نەخۆشخانەی زۆر تایبەتی بۆ دروست دەکرێت یعنی گرفتە لە هەموو کۆمەلگایەکە گرفتە ینی ئێستا هەنێک خەڵک وازانێ ئەگەر بڕیارێکی قورسی دانا و چەند کەسێکیانی ئەعدام کرد لەسەرەوەی کە مادەی بەکارهێناوە یاخود تجارەتی پێ کردووی ترە مۆزوعە کۆتایی پێ بە هیچ جۆرەوان نییە یعنی ئەگەر وا بواە ئەو کۆمەلگایانە لە تەریخە طبعاً بە سەدان ساڵ لەمەوە پێش مەسەلەی ئالوودەبوون هەیە ئەو مادانی کە ئیدمانی دروست کردووە بەکارهێنەرەکانی و چارەسەرکردنی و لەبەرەوە مۆزوعێک نییە ڕێ لێ بژیرێ یعنی تۆ چۆن ئێستا هەموو ڕێگاکان ئەگریتە بەر بۆی خۆ بپارێزی لە جۆرێک لە نەخۆشی بەڵام نەخۆشیەکە هەیە یعنی ئەو نەخۆشیانی کە بنبڕکردنیان هەیە زۆر دەگمەنن ئەمانە بنبڕ ناکرێن بەڵام ئەکرێتەوە هەنێک ڕێگە چارە هەیە ئەم مۆزوعانە کەمەکاتەوە لە ناو کۆمەلگایە واتە ڕێی پێ بگیرێ لە مەترسیەکانی ئەم بەرنامەی کە جەناب تێکی بۆ نمونە خۆی بەرنمەیەکی خۆپارێزی باشە ڕۆشنبیرکردنی خەڵکە کە ئەمە زەرەر و زیانەکانیەتی ئەمە شێوازەکانیەتی بەڵام لە کۆتایی ئەمە ئێستا لە ڕێکخراوی تەندروستی جیهانی بە نەخۆشی ئاماژەی پێکردووە هەتە نەخۆشی ئالوودەبوون مادەم نەخۆشی وەکو نەخۆشی زەخت و شەکرە و ڕەبۆ و هەر نەخۆشیێکی تر پێویستی بە چارەسەرکردنی پزیشکی هەیە پێویستی بە نەخۆشخانە هەیە بە سەنتەری تایبەت هەیە طبعاً لێکەوتەکانی چونکە بە تەنها لە جەستەی مرۆڤەکەیان نییە هاتە تەنها نەخۆشیێکی جەستەیی توش نەکردووە بەڵکو نەخۆشیێکی کۆمەڵایەتی توش کردووە نەخۆشی دەرونی توش کردووە لە ناو کۆمەلگایە کێشە و گرفتی دروست کردووە لەبەرەوە زۆر لایەن لە کۆمەلگایە ئەبێ بەشدار بێ لە چارەسەرکردنەکەیە واتە ئەم سنتەرە کە دروست دەکرێت تەنها ئێمەی پزیشکان و کارمەندان و توێژەرە دەرونیەکان بەرپرس نین لەوەی کە لە سنتەرەکە چارەسەریەکەین وەڵێن بڕۆ خواحافیز توێژەری کۆمەڵایەتیشی پێویستە وەکوتمان دەستە جەمعیەکی پێویستە ڕاگەیاندن مامۆستای ئاینی مزگەوتەکان کە طبعاً بە شێوازە زانستیەکەی باسکردنی یعنی وەکو ئاماژەم پێکرد ئەوە نیە تۆ بەس خەڵک بترسێنی بڵێ ئەمە مەترسیەکەیەتی و ئیتر بەجێ بێڵی چونکە ئەوە کێشەکە هەر هەیە ئەی تۆ کەسێک کە ئالوودە بۆ نمونە وتمان دەسەڵاتی خۆی نەبووە بۆ لە دوای نەشتەرگەریەک حەبێکی بەکارهێناوە یعنی بۆ ئەمە یەکسان کەین لەگەڵ کەسێکا کە ئیتر بە لەکەیەکی کۆمەڵایەتی بێ پێوەی لە ڕووینەیە لە ناو کۆمەلگای بڵێ وەڵام من تووشی ئەم حاڵەتە بووم پێویستم بە چارەسەر هەیە تۆ ئەگەر بەس ترسەکە بڵاو بکەیتەوانێ و کەس هەر لە ڕووی نابێتە لای پزیشکیش و بڵێ من حاڵەتێکی وام هەیە لەبەرەوە تۆ بێ ڕێگە زانستیەکان بەکاربێنی بۆ بەرەنگاربوونەوەکە ئەو شێوازانەی کە هەم مەترسیەکانی باسەکەی هەم ڕێگە چارەکانیش باسەکەی بۆ خەڵک ئەمە مادەم نەخۆشیە بێ هەوڵی چارەسەرکردن بە بە تایبەتی کەس و کار ینی گەنجێکە لە ناو خێزانەکە یا دایک و باوک و خوشک و براکان خۆ نابێ یەکسەر ڕەفزیکەن و بیکەنە دەرەوانێ و ئەوەی تر کێشەکەی لەسەر قورس بکەن ئەبێ وەری بگرن تەقەبولی بکەن ئەم کێشەیە چۆن چارەسەری بکەن یعنی ئەمە نەخۆش هەیە لە دوهۆک و زاخۆیە بۆ چارەسەر نەخۆش هەیە لە هەولێرەوەی بۆ سلێمانی بۆ چارەسەر نەخۆش هەیە لە سلێمانی ئەوڕوا بۆ هەولێر بۆ چارەسەر لە هەموو وڵاتەکانیش ئەم حاڵەتانە هەیە جاری وای بۆی ئەم کەسە لەناو کۆمەڵگەکەی خۆی زۆر نەناسرێ نەیناسنەوانێ ئەچێ بۆ مرکزێکی تر بۆ سنتەرێکی تر بۆ چارەسەر وەرگرتن یعنی بێت تۆ تەرجیعی کەسەکە بکەی کە هەوڵی چارەسەرکردن بە تەنانەت ئەگەر جاری یەکەم سەرکەوتوو نەبوو قەیچێکە بە جاری دووەم هەوڵ بە بە جاری سێم هەوڵ بە گرنگەوە ئەم کەسە تەشجیع بکەی بۆ چارەسەرکردن چونکە بێگومان لە هەوڵدان بۆ چارەسەرکردنە نەتیجەیەکی باشی دەسەکەوێ ڕزگاریە بێ یعنی کەسی وا هەیە گیراوە لە سزنە بەهۆی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان کە لە بینی دوو کەوانەیە ئەو کەسێک کە بەکارهێنەرە نابێت سجن بکرێت ئەو کەسێک کە بازرگانە ئەبێت سجن بکرێت
بەڵام بەداخەوە لەم کۆمەڵگە دواکەوتوانەی ئەمە و لە کوردستان و لە سلێمانی و لە هەولێر و لە دۆک خەڵکێک هەیە لەسەر بەکارهێنانەکەی گیراوە چەند مانگێک لە سزنایە واتە ژیانی ئەم گەنجەت لە سزنا بەسەر برد کە سوکارەکەی بوو بە زەحمەتێک بۆی کەس هەبوو ماڵم ناڵشتی هەبووە کێ کاسپیان بۆ بکە یانی تۆ نەهاتی کێشەکە چارەسەرکەی بگرە قورستریان کرد لەسەر خێزانەکە ئەگەر هانی بێ بۆ چارەسەر وەرگرتن لە سنتەرە تایبەتەکانی کە ئێستا خۆشبەختانە ئێمە هەمانە مرکزێکمان هەیە هەرچەند لە ئاسی پێویستانە بەڵام باشترە لەوەی کە تۆ واز لە کەسەکە بێنی هانی نەی بۆ چارەسەرکردن وەکو ئاماژەم پێکە جاری یەکەم سەرکەوتنی جاری دووەم بە تایبەتیوانێک کە لەسەر مەی و کوحول و ئەو مادانە ئالوودابن نەخۆشیەکە تەبیعەتی وایە جارێکی تریش هەوڵەیاتەوە بووی جارێکی تریش بەکاری هێنێتەوە چارەسەری پێوی زۆرەگرێ لەشی پاکە بێتوانێ حەزە دەرونیەکانی جارێکتر پاڵی پێوێنن لەبەرەوەی هۆکارانی پشتی ئەوشی بۆ چارەسەرکەی جارێکی تر واتە چارەسەر گشتگیرە زۆر لایەن تەدەخولی تیاکە بەڵام ئومێد بەخشە هەین لەو حاڵەتەیە کە بەدەیان کەس ئەکرێ ڕزگار بکرێن لەم مەحنەتە گەورەی کە تێکەوتووە خۆی ئیسلام وەکو ئیسلام کە ئێمە هەمومان بڵێ مسلمانین بەرنامەیەکی گشتگیرە نەهاتووە بۆ ئەوانەی کە مسلمان بەڵکو زۆر جار ئەوانەشی کە غەیرە ئیسلامن لە ئیسلام سوودمەند ئەبن بۆیە کاتێک کە هەچ کاتێک ئیسلام هاتی بێ قانونێکی هێنابێت بەرنامەیەکی هێنابێت یان بوێ شتێک لابەرێت نایەوێت تەنها مسلمانەکان سوودمەند بن بەڵکو دەیەوێ هەموو مرۆڤایەتی سوودمەند بێت لە نەمانی شتێکی خراپ لە هێنانی شتێکی چاک یعنی ئەگەر بە واتایەکی تر بڵێن بۆی کە بینەران لێمان تێ بگەن ئیسلام هاتووە خۆشبەختی هێناوە بۆ هەموو مرۆڤایەتی کاتێک کە پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم هات بە پیاغەمبەرایەتی یعنی زۆر شت هەبوو کە لەو سەردەما ئالوودەی ببوون ئەوە بوو کە مرۆڤیان وەکو عەبد سەیر ئەکرد یعنی کاتێک کە هات ئەم عەبدایەتیە لا ئەبا کە شتێکی خراپە یعنی زۆر خەڵکی وا هەبوو لە جیاتی عەبدێک دە عەبدی هەبووە بە خراپیش بەکاری هێناوە بەڵام پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم هات بە تەدریجی ئەم ئالوودەبوونەی کە عەرەب پێوەی ئالوودەبوون کە مەسەلەی عەبدایەتی و ئارە خواردن و داوێن پیسی و هەندێک سیفەتی تر هەبوون کە زۆر بووە هاتووە کە لای بردووە بە تەدریجی بە بەدیل کاتێک کە بۆ نمونە کەسێک کە سوێنێکی خواردی بێت بە ناحەق پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەفارەتی بۆ داناو یان کاتی لە کوشتنە یان لە ظیهارە کە هەمانە ئەوانەی کە بە خێزانەکانی خۆیان دەڵێن تۆ وەکو دایکم وایت وەکو پشتم وایت لەو کاتا ئیسلام هاتووە یەکێک لە مەرجەکانیەوەی کە ئەم نەفەرە لەم کەفارەتەی ڕزگاری ببێ ئازادکردنی عەبدێکە باشەک عەبدایەتی بۆ عەبد ئالوودەبوونێکی خراپە یعنی ئەگەر بێت و ئەم ئالوودەبوونە بەردەوام بێت ئەگەر ئێستش سەر هەڵباتەوە ئەم ئالوودەبوونە عەبدایەتی عەبد بکرێت ئیشێکی خراپە بۆی ئیسلام عەبدایەتی عەبد لا ئەبا و چارەسەریشی پێ لە کەفارەتە دایناوە دەبێت کەسێک عەبدێک ڕزگار بکات یان بۆ نمونە خەڵکانێک هەنەی تر سیفەتی زۆر ناشرینیان هەیە بەڵام ئیسلام دێت ئەم سیفەتە ناشرینانە لا ئەبا بە بەدیل بۆیە لە ئیسلامە ئیکراه نییە حتا کاتێک کەسێک کە ئالوودە بووە بێهۆشە ئیشێکی خراپەکە نوێژ ناکە ئیسلام چی پێڵێ ناڵێت دەبێ بێیت ئیلا ئەبێت تۆ واز لەوە بێنی بێ نوێژەکە بکەی دەڵێ بۆی ڕوونکەرەوە یعنی بە بەدیل بە شارەزابوون بە بەرچاوڕوونی هەموو ئەم شتە خراپانەشی کە هەن ئێستا لە کۆمەڵگای ئێمە هیچ کاتێک ئیسلام نابێت بە زەبر و بە زۆر مەمنوعی بکات چونکە هەموو مەمنوعێک نیفاقی لێ دروست ئەبێت هەموو ڕوونکردنەوەیەکیش کۆمەڵگایەکی تەندروست و کۆمەڵگایەکی چاکی لێ دروست ئەبێ کەواتە مەنعکردنی شتە خراپەکان ئەوانەی کە ئالوودە بوون خەڵک پێوەیە بە زۆر نابێت ئیلا دەبێت بە بەرچاوڕوونی بێت لە ژێر دەلیلا بێت کە ئێمە نمونەمان زۆرە کە هەندێک لەو نمونانەی باسمان کرد و لە سەردەمی پیاغەمبەری خوا کە ئێمە بۆیە باسی سەردەمی پیاغەمبەری خواکەن چونکە تەشریعە بۆ ئێمە تەشریعێکی دروستی صحیحە بۆ ئێمە باسی ژیانی ئەو ئەکەین بۆیە زۆر شت کە لای بردبێت ئیلا بە دەلیل لای بردووە و بەرچاوڕوونی بۆ مرۆڤەکان بۆیە منعکردنی ئالوودەبوونەکە ئەوانەی کە خەڵک پێوەی ئالوودە ئەبێ بە تایبەتی گەنج زۆر بەداخەوە یعنی ئێستا هەندێک لە گەنجان ئالوودە بوون کاتێک کە ئەچی سەردانی ئەەکەی لە ماڵەکە تەنها مەشغوڵی مۆبایلەکەیەتی کە ئەمە ئالوودەبوونێکی زۆر خراپە یان تەنها سیر ئەەکەی زۆر جوانە یعنی بۆ نمونە ناکرێ بڵێ تۆ سەیری مۆبایل مەکە باشە ئەو گەنجاڵێ من سەیری مۆبایل ناکەم چی بکەم مامۆستا تۆ لەو کاتاڵی ئێستا ئەوە کتێب هەیە
ئەوە ئەتوانی لەگەڵ گەنجێکتا لەگەڵ ڕەبرایەکتا لەگەڵ ڕەفیقێکتا هاوڵێکتا بچیتە دەرەوە شتێک بکەی سەیری ئەم سروشتە بکەیت چونکە تۆ گەنجیت زیندوی گەنجی لە گەنجینەوە هاتووە یعنی گەنج مادەم لە گەنجینەوە هاتووە دەبێت گەنجینەکەی دایمە پڕ بێت نابێت خاڵی بکاتەوە بە ئالوودەبوونی شتی خراپ پڕی بکات بەڵکو دەبێت پڕی بکات گەنجینەکەی بە شتێکی چاک بۆ ئەوەی گەنج بێت وە گەنجینەکەشی دایمە پڕ بێت لە گەنج. بە دڵنیاییەوە هەموو دەردێک چارەسەری هەیە بەڵام کە ئینسان تووشی نەخۆشیێک بوو ئەو کاتە چارەسەرەکەی ڕەنگە قورس بێت و ڕەنگە لەژێر چارەسەرە دەرنەچێت و ڕەنگە کاتێکی زۆری بێت ئێمە لەباری تەندروستیاڵین خۆپاراستن لە چارەسەر باشترە لەبەرەوە مرۆڤ پێشەوەی ئالوودە بێ بە هەر شتێکەوە باشترەوەی کە گوێ لە شارەزایان بگرێت لەوانی کە لەو بابەتەیە لەو بوارانەیە شارەزایی هەنێەوە داوای ڕێنمایی بکەن ئینسان چۆن ڕۆژانە داوای ڕێنماییەکە کە چۆن چ شتێک دروستکات چەند بڕێ خوی تێ بکات چەندێک دۆشاوی تێ بکات عەجەبا تۆ نەتوانی داوای ڕێنمایی بکەی بۆ کۆی ئەو گرفتە کۆمەڵایەتی و تاوانیانی کە ڕۆژانە لەمسی یەکەیت وە بەریەکەویتەوە هەموو دقەیەکیش هەمومان معڕەزین بۆی کە لە ساتێک لە ساتەکانە تووشی بین لەبەرەوە زۆر زۆر وشیاری گرنگە و بەشێکی زۆری ئەم وشیارێش دەکەوێتە سەر و کۆمپانیانی کە فرۆشیاری ئەم ئیشانن ئەو تاجرانی کە هەڵگری مادەی و هۆشبەر و مادەی جگەرەیەک چۆن لەسەر پاکەتەکەی نووسرێت ئەو کەسی کە کێشە تووشی سەرەتانیەکە دەبێت کۆمپانیەکانی پەیوەندی کردن ئەوانەی کە بزانن ڕێنمایی کۆمەڵایەتی بن نابێت سەرمایهدار تەنها بیر لەوە بکاتەوە کە هەرچی قازانجی زیاتر بەدەستی بێ و پرسە کۆمەڵایەتی و بابەتە کۆمەڵایەتەکان بخرێتە پەراوێزەوە سیستەمی سەرمایهداری یەکێک لە خراپەکانی ئەوەیە کە تەنها گوێ بە قازانجێت وایتر بەلایەوە گرنگ نییە منداڵ پەرتەوازا بێت خێزان پەرتەوازا بێت خەڵکە کوژرێت کەم نین ڕژمارە و ئامارانی کە ڕۆژانە چەند کەسەکەونە سوچی زیندان لەبەروی نازان تووڕە کۆمەڵاتەکان بەکاربێنن لەبەروی خەڵک و ئازانەوەی کە بەدەم و بە زیهن و بە بیرکردنەوەی هات ئەشێ بەکاری بێن و بینوسێت و بیڵێ بەڵام کاتێک کە ڕوبەڕووی یاساکانە بێتەوە سیرەکات تووشی سزا و لێپیچنەوە بێت لەبەرەوە بە کورتیمە بەستمە بڵێم کە زۆر زۆر گرنگە دەستگاکانی ڕاگەیاندن نخۆ دەستە بژێرەکان هەمویان بە شێوەک لە شێوەکان کار بکەن لەسەرەوەی کە لە هەر بوارێکە تا وشیاری زۆری هەبێ پێشەوەی کە ئالوودە بێ بە هەر شتێکەوە بەشێکی زۆری کۆمپانیەکان بۆ نمونە لە دوای دووشەوە خەتیان فری کردووە لە دوای دووشەوە ژنگێکی وان گونجاندووە بۆم گەنجانە بەبێ ئەوەی کە وەکوتم هیچ وشیارێکی کۆمەڵاتی یاسایی بخەنە بەردەستیان و ئێمە ڕۆژانە لێرانە چەندین حاڵەتی ترسناجێتە بەردەستمان چەندین حاڵەتی کوشتن و بڕین و لێکجیابوونەوە و هەڕەشە و تەهدید و نامەناردن و ڤیدۆ و ڕسم و ئەمانە کە بە شێوەیەک لە شێوەکان و کاتێکیش کەم کەسانە ئەجیرێن و مامەڵیان لەگەڵاکرێ و ئیجراتیان لەگەڵاکرێ دەبینی کەوانە هیچ وشیارییان نەبووە کەسێکیش نەبوو ئامۆژگارییان بکەن لە خێزانەکانیان لە دەستگاکانی ڕاگەاندن لەو کۆمەڵگایە کە کاتێکیش ڕاستەوخۆ تۆ لە کۆمەلگایکی فیوداڵیەوە شخصێک خیتە سەر دنیایکی مۆدرن و کۆمەڵێک وەسایلی مۆدرن نەخیتە بەردەستی لەبەرەوە بە دڵنیای و نازانن چۆن تەعاملی لەگەڵاکە ئیشی هەر هەمومانە ئەوەی کە خەمی چاکەی گشتێتی ئەوەی کە خەمی ئەوەیەتی کە نەزمی گشتی تێک نەچێ بە دڵنیایەوە هەرچی هەرمومانە کە دووبارە پێچنە و ڕێخستن و وشیاری بین بە خەڵک هەنگاوەکانی چارەسەری ئالوودەبوون بە بۆچوونی من هەڵبەتە ئالوودەبوون تەعەن ئالوودەبوون وتمان جۆری زۆرە ئەمڕۆ بەداخەوە لە کوردستانی ئێمە ئالوودەبوون جگە لە تەکنۆلۆژیا ئالوودەبوون بە هێڵەکانی ئەنتەرنێت و ڕاگەاندنەکانەوە ئالوودەبوونی جگەرە کێشانمان هەیە خواردنەوە کحولیەکانمان هەیە لەگەڵ بەداخەوە کە ئەمان تلیایکیشمان هەیە ئەمانە ئالوودەبوون بەمانەوە زۆر خەتەرە یعنی مەترسی ئەوەشمان هەیە ئالوودەبوون بە بابەتی سێکسیشەوە ڕووبکاتە گەنجەکانمان کە ئەویان زۆر ماڵوێران کردترە بۆ بۆچوونی من ئێمە نابێ کۆمەڵە شدە ئێبێ سەریح بینتیایە یان چۆنەڵی پەنجی بۆ ڕاکێشین چووکە ئەمان دڵنیان چارەسەری ئەبێت گەڕانەوە بۆچی گەڕانەوە بۆ ئەو بیر و باوەڕە ئاینی کە کوردەواری ئێمەی تا ئێستا هێناوە گەڕانەوە بۆ بیر و باوەڕ و ئاینی کە کوردەواری ئێمە بناغە و پایەکانی خۆی لەسەر بنیادناوە زانایانمان پێشتر گەورە پیاوانی ئەم وڵاتە لەسەر ئەو ئاینە بوون ئەویان کردووە بەڵگەش بۆ ئەمە چییە بڕوا ناکەم کۆمەلگای کوردی ئێمە لە ساڵی 2007 ئەوەنەی ساڵی ئەوەنەی سەردەمی پێش ئاینی پیرۆزی ئیسلام کە کاتێک کە عەرەبەکان کە پێیان وتراوە سەردەمی جاهیلی دواکەوت و نەزان بن ئەو ئاینە هات ئەو نەتەوەی دروست کرد ئەو میلەتەی دروست کرد ئەو ئومەتی دروست کرد کە هەموو عالەمی خستە ژێر کێفی خۆی ئەسەر ئەوە بیر و باوەڕەکەیەتی کە ئەیبینی بۆ نمونە تەحەداکە بەڕێی من گەڕانەوە بۆ ئەوە زۆر زۆر زەرورە زائیدەن خێزانەکان ئەبێ زۆر وریابن بە ناوی مافە و هەموو شتێک بۆ مناڵەکانیان نەکەن
هیچ کاتێکەوە خۆشەویستی نییە تۆ 100,000 بخێتە گیرفانی مناڵەکەتەوە بەجگەری ئەیە بەنێرگەلی ئەیە مۆدیلی مۆبایلەکەی ئەگۆڕ ئیدا بە وحدەی ئەنتەرنێت ئیدا بە وحدەی مۆبایل ئەمە هیچ خۆشەویستیەکی پێ ناوترێ ئەمە هیچ ناسکێشانێک نییە ئەمە ماڵوێران کاریە هەروەها ئەمە تاوان دەربارەی پەیوەست بە خێزانەکان و هەروە پرۆگرامەکانی خوێندن لە پرۆگرامەکانی خوێندنە ئەبێ زۆر ئاماژە بەمە بدرێت بە تایبەتی لەوانەی ئاینە چۆن گرنگی بە هەنێشتی تر ئەدری ئەسا هەنێشتی لاوەکی خراوەتە ناویەوە گرنگی بەوەش بدرێت کە ئالوودەبوون چەند زیانی هەیە هەم لە ڕووی ئاینیەوە بۆ نمونە هەمیش لە ڕووی ئەوەی کە ئەم کەسە ئەفەوتێ چکە بە حەقەت لێکۆڵنەوەی کرابوو لە ساڵی 2015دا لە ساڵی 2015دا چەندی ئالوودەبوونی سێکسی کارەکاتە سەر خانەکانی مێشک و بچووکیان نەکاتەوە ئەوەنەش ئالوودەبوون بە ئەنتەرنێت و نەخەوتن و بە هەنێشتی ترەوە لەو بابەتە واکە کە خانەکانی مێشک والیەکە کە چۆنڵی توانای وەرگرتنی نامێنێ و کەوە توانای وەرگرتنیش نەما توانای داهێنان نامێنێ ئەمە ئەوە هەروەها دەسەڵات دارانیش با بڵێن مەبەستمان لە حکوومەتە لە ناو دووکەوانەیە حکوومەتیش بەڕاستی ئەبێ سانسۆر لەسەر کۆمەڵە شتدانێ بەڕاستی حەدور نەڕۆین جگەرە و مەشروب ئەم هەموویەتە ئەم وڵاتەوە بە هەرزانترین نرخ یعنی پاکەتێک جگەرە نرخی قوتوویەک ڕانی هەیە بۆ نمونە قوتوویەک ڕانی ئەو سوودەی هەیە بۆ نمونە بە 500 دینارە پاکەتێکی جگەر کە 20 جگەریتیایە ئەو هەموو زیانەی هەیە هەر بە 500 دینارە هەروەها کۆمەڵە شتی تریشکە لەوە ناچێت دەرفەتی ئەوە هەبێ باسییان کرد